السلام عليكم ورحمة الله وبركاته مامە سەعاتە زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەکەت. دیارە من بە تەمەنترینی گروپی دوانزەم، من ئەزمونێکی باشم وەرگرتووە لەو خولەیە. بەڕاستی ئاوات ئەکادمی واتە پێش هەموو شتێک، پێش ئەوەی فێری علم و معریفە بی، ئاوات ئەکادمی واتە پەروەردەی مێشک، پەروەردەی خوڕەوشت، پەروەردەی جەستەیی. بەڕاستی نمونەیە. ئاوات ئەکادمی دەتوانین بڵێن مرۆڤەکان پەروەردە دەکات پێش ئەوەی فێریان بکات. من خۆم کە بە تەمەنترینم، تەمەنم 58 ساڵە، لە ئەزموونی ژیانم واتە هەم لەبارەی خوێندنم تا تەواوکردنی کۆلێژ و ئەو ئەزمونەی کە هەم بووە لە بواری ئیداری، ئەو هەموو ساڵە بەقەت ئەوە ئیستیفادەم نەکردووە کە ئەوەی لە ئاوات ئەکادمی ئیستیفادەم کردووە. بەڕاستی ئاوات ئەکادمی دەتوانین بڵێن مەدرسەیەکە بۆ پێگەیاندنی نەوەیەکی پرۆفشناڵ، نەوەیەک کە بەڕاستی تا من لە ژیانی خۆم، لە تەمەنی خۆم شتێکم نەبینیوە، دراستێکم نەبینیوە، پەروەردەیەکم نەبینی وەکو ئاوات ئەکادمی. ئاوات ئەکادمی فێرت دەکات چۆن کلیلی ژیانت بدۆزیەوە بۆ دوا ڕۆژێکی پرشنگدار. بۆیە هەر کەسێک بێتە ناو ئاوات ئەکادمی دڵنیام ناتوانێت دەربچی لە ئاوات ئەکادمی. ئێستا من خۆم خێزانەکەم، کوڕەکەم کە بەشدارین لە ئاوات ئەکادمی، باوەڕ بکەن خەمی ئەومان لە هاتووە چۆن دوای خولەکە چی بکەین بەبێ ئاوات ئەکادمی، چونکە بەڕاستی هەم مامۆستایان و هەم سەرپەرشتیاران نمونەی مامۆستا و کەسی دڵسۆزن بۆ گەڵ و وڵات. یعنی پێش ئەوەی یعنی دڵسۆز بن بۆ خوێندکارەکانیان، دڵسۆزن بۆ خاک و گەل و نیشتمانەکەیان، چونکە ئەو خوێندکارانە یان ئەو فێرخوازی کە بەشداری دەکات لە خولی ئاوات ئەکادمی فێری دەکەن چۆن تەعامل بکە لەگەڵ دەوروبەر، لەگەڵ خودی خۆی، لەگەڵ ناوماڵی، لەگەڵ دەوروبەری. بەڕاستی نمونەتان زۆر بێ. ئێمە لەو فترەیە زەمەنیەی کە بەشدارین، گۆڕانکاریی زۆر لە ناو عایلەکەمان ڕووی داوە، لە هەڵس و کەوت، لە خەوتن، لە هەڵسان، لە ناخواردن، لە خوێندنەوە. بەڕاستی زۆر سوودمان لێبینیوە. یعنی من باوەڕم نەدەکرد گەیشتمە ئەو تەمەنا شتێک هەبێ کە ناوی ئاوات ئەکادمی بێ بەو شێوەیە بێ. کاتی هاتمە ناو ئاوات ئەکادمی ئینجا زانیم بەڕاستی ئاوات ئەکادمی مەدرسەیە. مەدرسە واتە لە هەموو بوارەکان هیچ بوارێک نامێنێت لە مەدرسە نەخوێندرێ. مامۆستاکان بەو گەرم و گوڕیە، بەو دڵفراوانیە، بەو ڕۆحەسووکە، وا لەو کە فێرخواز دەکا شەو چاوەڕێ بێت، یان ئەو کاتێ بۆ دانراوە چاوەڕێ بێت، چاوەڕێ مامۆستاکان بکە، گوێ لە محازەرەکان بگرێ، گوێ لە وتارەکانیان بگرێ. نمونەن، بەڕاستی نمونەن. ئاوات ئەکادمی یعنی گەوهەرێکە بەڕاستی بۆ ملەتی کورد هاتێتە ئارا. بەڕاستی ئەوە پێناسەتان ناکرێ، ناتوانانی شتێک نییە بڵێ پێناسێ بکە. هەموو شتێک پێناسێ بکرێ، ئاوات ئەکادمی پێناسە ناکرێ. ناتوانانی پێناسێ ئاوات ئەکادمی بکەی. خەونێکە، بەڕاستی خەونێکە. من بەلای من خەونێک بوو هاتە دی، چونکە لە تەمەنم زۆر حەز دەکرد فێری زمان بم، فێری خوێندنەوە بم. خوێندنەوە ئەوە نییە تۆ دەستدەی کتێب چۆن دەیخوێنیتەوە. ئێوە خەڵک فێر دەکەن چۆن بخوێنێتەوە، چۆن هەڵسوکەوت کە لەگەڵ خوێندن، چۆن هەڵسوکەوت بکە لەگەڵ چاردەوری، چۆن هەڵسوکەوت بکە لە ناوماڵی. بەڕاستی ئێوە نمونەن. ئێوە نایابن، لە نایابترن. دەست و چاوتان خۆش بێ. زۆر سوپاس بۆ ئاوات ئەکادمی، چونکە ئێوە خەڵک فێر دەکەن چۆن پەروەردەی ڕەوشت، چۆن فێری پەروەردەی ڕەوشتی دەکەن، چۆن فێری پەروەردەی خوێندنی دەکەن. ئێوە پەروەردەیین. پێشی ئەوەی ئێوە فێرکار بن، ئێوە خەڵک فێری پەروەردە دەکەن، فێری شتی جوان دەکەن، ئێوە خەڵکی نمونەی دروست دەکەن. بەڕاستی دەستخۆشیم بۆ هەر هەمووتان، بۆ مامۆستاکان، بۆ سەرپەرشتیاران. ئێوە دەست و چاوتان خۆش بێ. بەڕاستی ئاوات ئەکادمی پێناسەی نییە. دەست و چاوتان خۆش بێ، سەرکەوتوو بن، هەر سەرکەوتوو بن بەرەو دوا ڕۆژێکی زۆر بۆ گەنجەکانمان. دەستان خۆش بێ.